بەناوی خۆی گەورە مێهرەبان ئامادە بوانی هێژە کەس و کاری قوتابیانی دەرچوو قوتابیانی دەرچووی سەرکەوتوو هەمووتان بەخێر بێن و خۆم زۆر بەختەوەر و خوشحاڵ ئەزانم کە ئەمڕۆ لەم ئاهەنگەدا لەگەڵێەوە ئامادەم بۆ ڕێزلێنان و بەخشینی خەڵاتی سەرکەوتنی ئەم گەنجە خۆشەویستانە کە زۆر سەرکەوتوانە ئەم قۆناغەی خوێندنیان تەواو کرد و هەنگاو بەرەو قۆناغێکی تری خوێندن و ژیانی پیشەیان دەنێن. دەستخۆشیان لێ دەکەم، پیرۆزبایان لێ دەکەم و بێگومان ئەمە بێ هەستێکی زۆر خۆش بێت کە ئێوە لە بەردەم هەموو کوردستاندا ئێستا وەستاون و ڕێستان لێ دەگیرێ و ئەمە بەرهەمی ماندووبوون و شەونخوونی و زەحمەتی ئێوەیە. پیرۆز بێ لێتان، دەستخۆشیتان لێ دەکەم. هەروەها سپاسی دایک و باوک و کەس و کار و مامۆستا بەڕێزەکانتان دەکەم کە یارمەتیاندان و ئەم دەرفەتەیان بۆ ڕەخساندن کە ئێوە بتوانن لەم قۆناغەی ژیانتاندا سەرکەوتوو بن، بەڵام لەسەروی هەمووانەوە ماندووبوون و شەونخۆنی ئێوە بووە کە وای کرد ئێوە ئەم قۆناغە بەم شێوەیە بەو نمرە بەرزانە بەم دەستکەوتە بەرزە تەواو بکەن. جێی دەستخۆشیە، جێی شانازی هەمومانە و ئینشەڵڵا لە هەموو قۆناغەکانی تری ژیانی ئێوەشدا هەر سەرکەوتوو دەبن. دەزانم کە دوای ئەم قۆناغە هەنگاو دەنێن بۆ چوونە زانکۆ و هیوادارم هەمووتان بتوانن لەم زانکۆ و کۆڵیجانە بخوێنن کە ئارەزووتانە وای بتوانن ئەو بەشەی داهاتووی ژیانی پیشەییتان لە خوێندن دیسان سەرکەوتوو بن و ببن بە کەسێکی کاریگەر بۆ کەسوکارەکانتان، بۆ کۆمەڵگەکەتان و بۆ وڵاتەکەتان. ئینشەڵڵا هەمیشە هەر سەرکەوتوو دەبن. من ئەزانم کە ئەم 2 ساڵی ڕابردوو قۆناغێکی سەخت و ناخۆش بوو، بە تایبەتی کە پەتای کۆرۆنا بوو و لە هەندێک جار نەتانتوانی بێ ڕاستە خۆ بچن بەشداری لە خوێندن بکەن، هەڵکو بە شێوەیەکی ئۆنلاین یانیش بە سەختی توانیوتان ئەم 2 ساڵە تێپەڕێنن، بەڵام دیسانیش هەر بە ماندووبوونی خۆتان توانیتان ئەم دەستکەوتە گەورەیە بەدەست بێنن. ئەمە فێرتان دەکە کە لە قۆناغی ژیان ئەگەر تووشی سەختیش بن ئێوە دەتوانن بە متمانەبوون بە خۆتان بتوانە قۆنا سەختانەی ژیانی داهاتووشتان تێپەڕێنن. ئێمە نوقسانیمان هەیە، کەم و کورتیمان لە ژمارەی قوتابخانەکان هەیە. نوقسانیمان هەیە لە دابینکردنی پێداویستی بۆ ئەو قوتابخانانە. بەڵام سەرەڕای ئەوەش هەموو هەوڵێک دەدەین لەگەڵ وەزارەتی پەروەردە، لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا، هەموو وەزارەتە پەیوەنددارەکانی تری حکوومەت بۆ ئەوەی ئێمە بتوانین پێداویستی بۆ دابینکردنی ژینگە و خوێندنێکی باشتر بۆ قوتابیانمان دابین بکەین. داوامان کردووە کە کەرتی تایبەتیش یارمەتیمامدا لە دروستکردنی قوتابخانەی نوێ و حکوومەتیش بڕەبوجەی کە توانی بێتی لە دەستی هات بێت تەرخام کەت بۆ نۆژەنکردنەوەی هەندێک لەو قوتابخانانە کە دەزانم زۆر گونجاو نەبوون، بەڵام بەردەوام دەبین لەوەی کە ئێمە یارمەتی زیاتری کەرتی پەروەردە بدەین و ئەمە بەشێکە لە بەرنامەی چاکسازی حکوومەت کە بتوانین کەرتی پەروەردە بگەینە ئاستێک کە لە ئاستی ئێوەی خۆشەویستدا بێت. ئێوە شایستەی هەموو خزمەتکردنێکن، بەو نوقسانیە کە هەمانە هەوڵمانداوە درێغی نەکەین، بەڵام هیوادارین بە باشتربوونی دۆخی ئابووری هەرێمی کوردستان ئێمە زیاتر گرنگی بە کەرتی پەروەردە بدەین، زیاتر قوتابخانەتان بۆ دروست بکەین و ئەو پێداویستیانەی کە پێویستن بۆ قوتابخانە و بۆ فێرکردن و ڕاهێنانی قوتابی و حتا ڕاهێنانی مامۆستایانیش ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ دابینکردنیان. لەم قۆناغەی ژیانی ئێوە فێری زۆر شت بوون لە مامۆستاکانتان، لە کەسوکارەکانتان، لەو ژینگەی کە تێیدا ژیاون، بەڵام دڵنیام کە هەستان بە کولتورێکی
فرەڕەنگ کردووە کە هەمومان لە کوردستان شانەزی پێوە دەکەین ئەویش ڕێزگرتنە لە یەکتر ڕێزگرتنە لە ئاین و نەتەوەی جیاواز کە پێکەوە لەم وڵاتەدا دەژین و دڵنیام ئێوە درێژە پێدەری ئەم کولتورە جوانە دەبن و زیاتر ڕێز لە یەکتر دەگرن زیاتر ڕێز لە ئاین و نەتەوەکانی تریش دەگرن لەم کوردستانەدا ئێوە بەرەو قۆناغێکی تری ژیان هەنگاو دەنێن کە دوای ئەوە ڕێچکەی ژیانی ئێوە دەستنیشان دەکات بەڵام لەسەروی هەموو ئەوانەوە من داوام لێتانەوەیە چۆن لەم قۆناغە خۆتان ماندوو کردووە لە قۆناغی داهاتووی ژیانیشتان خۆتان زیاتر ماندوو بکەن بۆ ئەوەی سەرکەوتوو بن کەسی وشیار بن کەسی داهێنەر بن کەسی نیشتیمان پەروەر بن کەسی ژینگە دۆست بن پاکوخاوێنی وڵاتەکەتان بپارێزن و بتوانن هەرێمی کوردستان وڵاتەکەتان ئایندەی وڵاتەکەتان بەرەو قۆناغێکی سەرکەوتووتر ببن ئێمە هەمومان چاومان لێتانە شانازیتان پێوە دەکەین پێشەوەی بێم بوێرە من بەشدار بووم لە ئاهەنگی واژۆکردنی لێکتەی گەیشتن لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری ئەمریکا و لەوێ پێم گوتن کە مناسبەتێک هەیە منەوێ بڕۆم بۆ ئەوەی ڕێز لەو قوتابیە سەرکەوتوانە بگرین کە لە هەرێمی کوردستاندا توانیویانە پلەی یەکەم و دوام و سێیان بەدەست بێنن ئەو بە ڕێزانەی لەوێ بەشدار بوون یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا و باڵوێزی ئەمریکا و هەموو ئەو بە ڕێزانێک کە لەوێ بوون داوان لێ کردم کە سڵاویان بە ئێوە بگەینم و پێتان بڵێم کە ئەوانیش گوتیان پێیان بڵێ کە ئێمە چاومان لێیانە و چاومان لە ئومێدێکی گەشتری ئەم وڵاتەیە بەهۆی بوونی ئێوەوە ئەمە جێی شانازیە کە خەڵکێک ئەم دانپێدانە بدات و بزانێت کە کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاسوویەکی ڕۆناکتر هەنگاو دەنێت من گومانم لەوەدا نییە بە بوونی ئێوە وڵاتی ئێمە لە دەستێکی ئەمیندا دەبێت وڵاتی ئێمە ئاسوویەکی ڕۆناکتری هەیە و دڵنیام دوای تەواوکردنی قۆناغی زانکۆش کە ئێوە بتوانن بگەڕێنەوە بۆ کۆمەڵگە و کاری ڕۆژانەتان زیاتر دەتوانن کوردستان ئاوادانتر بکەن من زیاتر لەوە کات لێوە ناگرم جارێکی تر دەستخۆشی لێتان دەکەم و زۆر خوشحاڵم کە قوتابیە سەرکەوتووەکانی کەرکووکیش لێرە ئامادەن و ئەمە هەروەک وەزیری پەروەردەش باسی کرد یەکێک لەوە کارەکانی دواخستنی ئەمە هەنگە بووە بەڵام شانازی دەکەین کە هەر هەمومانەوە لە هەموو بەشێکی کوردستان لەما هەنگەدا بەشدارین و جێی شانازیە من جارێکی تر سەرکەوتوو بن دەستخۆشیتان لێ دەکەم پیرۆز بێ لێتان